سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران جارێکی تر لەگەڵ ئەمیر هاتوونێتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە. بەڵێ ئازیزان لەلامی شەو سڵاتان لەبێت هیوادارم کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجاالێوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. گوڵناز بە بابەتەکان هەر لێستاوە دەست پێ بکەین. ئەم بەرنامەیەش چەند بابەتێک لە خۆ دەگرێت و چەند پرسیاری بینەری ئازیشمان کە بۆمان هاتووە وڵام بۆوانیش دەدرێتەوە. بابەتی وەڵمان فەرموو گوڵناز. من دەست پێکەم باش. لەم هەفتانەی دواییدا بە تایبەت هەفتەی ڕابردوو جارێکی تر گوشارەکانی کۆماری جنایەتکاری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق زیادی کردووە و بە قەوڵی خۆیان 28 مانگی خەرمانان دوایین موڵەتی ئەوان بوو بۆ ئەوەی هێزە ئۆپۆزیسیۆنی نیشتەجێ لە هەرێمی کوردستان چەک بکرێن و دوور بخرێنەوە ئەگینا گۆیا وا دەکەن تاوا بچێت. هەر لەم ماوەدا ژمارەیەکی زۆر لە بینەرانمان لا ڕێگەی پەیام و نامەی خۆیانەوە نیگەرانی خۆیان دەربڕیوە و داوایان لە ئێمە کردووە کە ڕوونکردنەوە زۆرترمان بێ. جا من پێم باشە لەم بەرنامەیە ئەمیر سەرەتا تۆ دەست پێکەیت و ڕوونکردنەوەکان باس بکەیت. بەڵێ زۆر سپاس گوڵنازیان. ئەرێ منیش پێم باشە لە ماوەی یەک دوو هەفتەی داهاتوودا هەیئەتێک لە نێوان ئێران و عێراق و حکوومەتی هەرێمیش زیادی کرد. ڕاستەکەی ئێمە بە وردی ئاگاداری نین کە چی گوزەراوە و دوایین بڕیار چییە. بەس ئەو ئیتفاقانە هاتوونەتە پێشێ ئەمانە بوون. هێزی پێشمەرگە کە لەسەر سنوور بوون گوازراونەتەوە بۆ شوێنێکی تر دوور لە سنوور. چەند ئوردوگا لەوانە ئوردوگاکانی حیزبی دموکرات جێگۆڕکەی پێکراوە و هەروە هەیئەتێک لە UN و دەوڵەتی عێراق و حکوومەتی هەرێم سەردانی چەند ئوردوگاکانی تر لەوانە ئوردوگای کۆمەڵیان لە زڕگوێزی گەورە کردووە و لەوێ زانیویانە ئەو سیاسەتە کە کۆمەڵە لە مێژە لە مەڕهێزی پێشمەرگە و فعالیەتی چەکداری و چۆنیەتی ئیدارەی ئوردوگای زڕگوێز بوویەتی و پەیڕەوی کردووە هەروە بووە و ئوردوگای زڕگوێز بە زۆری جێگای نیشتەجێبوونی پەنابەرانی سیاسین کە کۆمەڵێک دامەزراوەی خزمەتگوزاریان لە ئوردوگاکە بۆ خزمەت بەخۆیان و خەڵکی ناوچەکە ڕێخستووە. بۆیان دەرکەوتووە کە ئوردوگا غەیری نظامیە. تدریبی نظامی تێدا ناکرێت و ئەوەی هەیە هەڵسوراوی سیاسی و مەدەنیە کە ئەگەرچی کۆماری ئیسلامی بەوانەشەوە قەڵسە. بەڵام لە دنیای ئەمڕۆ بۆ هەر پەنابەریەک بەڕسمی ناسراوە. بەڵێ ئەمیر زۆر جار ئەم پرسیارەمان لێ دەکرێت کە جێگا و شوێنی هەڵسوڕانی چەکداری و پێشمەرگە چی لێ دێت. ئێمە لەم بارەوە پێشتریش قسەمان کردووە. ئەوەی ڕاستی بێ بە دوای کشانەوەی هێزی پێشمەرگە بۆ ئەم دیوی سنوور و نیشتەجێبوونیان لە ناوچە ئازادکراوەکانی کوردستانی عێراق هەڵسوڕانی نظامی و پێشمەرگایەتی تووشی مەحدودیەت بووە. بەڵام بزوتنەوەی کوردستان ئەگەر ئەم بەشە لە مەقاومەتی بەرامبەر بە داگیرکاری تووشی مەحدودیەت بووە بەرەبەرە دەرگای تری بۆ درێژەدان بە بزوتنەوەکەی کردوێتەوە و زەرفەتی ئەوەی لە خۆی نیشاندا کە دەتوانێت بزوتنەوەیەک لە مەیدانەکانی تردا زیندوو ڕاگرێ. ئەم زەرفەتە بەرەبەرە خۆی لە خەباتی سیاسی، مەدەنی، سنفی و کولتوری و هۆنەری و ئەدەبی دەرخست. ئەم زەرفەتە یان ئەم بەشە لە خەباتی جەماوەری ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەهێزتر دەبووە پەرەی دەسەن. مانگرتنە گشتیەکان لە کوردستان و گەلێک خەباتی جەماوەری لە ماوەی ئەم ساڵانەی دواییدا لە کوردستان ئەم ڕاستیانە نیشان دەدا. ئیتر کوردستان تەنیا بە پێشمەرگە و شەڕی چەکداریەوە پێناسێ ناکرێت. بە پێشەوانەوە کوردستان بە خەباتی جەماوەری سازمان دراوە لە بوارە جیاجیەکانی مربوط بە ژیانی کۆمەڵایەتی پێناسە دەکرێت. کرێکاران، ژنان، مامۆستایان، لاوان و خوێندکاران، ژینگە و چالاکانی بواری ژینگە، بوارە کۆمەڵایەتیەکان و چالاکی هۆنەری و ئەدەبی ئەگەر لە سەرەتای پەلاماری کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە ساڵی 58 هەتاوی خەڵکی کورد چوونە سەنگەری مقاومەتی چەکداری و وەکو تەنیا سەنگەر لە بەردەستە کۆمەڵا ئەم سەنگەرەی بە ڕێکخستنی هێزی پێشمەرگە ئاوەدان کردووە. بەڵام ئەمڕۆ خەڵکی کوردستان هەروەکو باسمان کرد چوونەتە سەنگەری خەباتی جەماوەری دژی داگیرکاری. هەر بۆیە زۆر لە مێژە کۆمەڵا ئاوەدانکردنەوەی ئەم سەنگەرەی بە ئەرکی خۆی زانیوە و دەیزانی. بەڵێ کەوابوو ئەتوانین بڵین کۆمەڵا بە پێی سیاسەتێکی ڕوون و ئاشکرا خەباتی چەکداری ڕەت نەکردوێتەوە و ڕەتیشی ناکاتەوە. بەڵام بە پێی ئەم لێکدانەوەیە ئێستا بەکاری ناهێنێ. بەواتایەکی تر ئێمە بۆمان نییە لە ڕوانگەی استراتیژیەوە خەڵکی کوردستان مەحروم بکەین لە شکلێکی دیاریکراوی لە خەبات دژی داگیری. جا ئەم شکڵە چۆن بەکاردێت وەکەی بەکاردێت بەسراوەتەوە با لێکدانەوەی واقعی هەلومەرجەکە و بە تایبەت کاتێکە بێتە دەستوری بزوتنەوەکە. ئێستا ئەمە شکلێکە لە مقاومەت ینی خەباتی چەکداری هەرچەند زۆر دەستکەوتی بوو بەڵام لە دەستوردانە کەوابوو ئێمە بە مەیل و ئارەزوی خۆمان ناتوانین و نابێ بڕیاری
لەسەر بدەین کە بەکاری بێنین یانە ئەم شکڵە و ئەم ئەرسەیە ڕادەگیردرێت تا ئەوەی هەلومەرجی بزوتنەوەی شۆڕشکێڕانەی کوردستان بخاتە دەستورەوە. هەروەک ئەوەی وا ساڵی 58 دوای پەلاماری کۆماری ئیسلامی هاتە دەستوری کاری جەماوەری کوردستانەوە و کۆمەڵەش هێزی پێشمەرگەی بۆ سازماندا. بەڵام لە هەلومەرجی ئێستادا هەروەک باسکرا لە دەستوردانیە بۆیە پێمان وایە نابێ بەکارپێندرێت. ئەمەش لە ڕووی لێکدانەوەی خۆمانە لە جێگاو شوێنی خەباتی چەکداری بۆ ڕازیکردنی ئەمیان ئەو کەس نییە. هێزی پێشمەرگەش ڕادەگیردێت خۆی بەهێز دەکات بەڵام هەڵسوڕانی نظامی ناکات. هەر بۆیە دەمێک کە ڕامانگەاندووە کە ئێمە کوردستانی عێراق بە پشتی جبهەی خۆمان نازانین و لێرەوە هێزنانیرینەوە بۆ چالاکی نظامی ویتر و ئوردوگای خۆمان زۆرتر بۆ حەوانەوەی خەڵکێک بەکاردێنین کە ساڵانێکە لەگەڵ کۆمەڵە بوون و بەم بۆنەوە ژیانیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە کەوتوەتە مەترسیەوە. وەکو لە هەموو دنیا قبول کراوە دیارە لێرە لە هەرێمی کوردستانیش دەبێت قبول بکرێت کە ئەم خەڵکە مافی پەنابەریان هەیە و دەبێت ژیان و ئەمنیەتیان پارێزراو بێ. چالاکی سیاسیش هەر بەو پێیە. هەروەک چۆن ئەندامانی کۆمەڵە لە زۆر وڵاتدا لە ئوروپا و ئەمریکا چالاکی سیاسی و ڕێکخراوەی دەکەن، لێرەش لە هەرێمی کوردستان ئەندامانی کۆمەڵە دەبێت مافی هەڵسوڕانی سیاسیان بپارێزرێەوە ئەمنیەتیان نەکەوێتە مەترسیەوە. ئەمیر دیارە کۆماری ئیسلامی هەمووی ئەمانە ئەزانێ بەڵام بە سیاسەتی هەڕەشەکردن دوو مەبەست دەپێکێ. یەکەم مەبەستێکی گەورەتر لە ململانەی ناوچەیە بۆ بەهێزترکردنی پێگەی خۆی و کەسکردن و چکۆلەکردنەوە و ئەگەریشکرا کۆتایی هێنان بە قەوارەی دەسەڵاتێکی سیاسی لە کوردستانە. دیارە لەم بارەوە تەنیا نییە، دەوڵەتانی تورکیە و عێراقیش ئەگەر چی با بەرژەوەندی جیاواز بەڵام بۆ ئەم کارە هاودەنگن. مەبەستی تری کۆماری ئیسلامی بە سیاسەتی کوشارهێنان لە ڕاستیدا هەوڵدانە بۆ تێکشکاندنی بزوتنەوەی کوردستان بە سیاسەتی چەکداماڵین و دوورخستنەوەی حزبەکان بە نیازە مەقاومەتی خەڵک تێک بشکێنێ بێ هیوایان بکات. کۆماری ئیسلامی دەزانێت کە هێزی پێشمەرگە ئێستا هەڕەشە نین. ئەوان سیاسەتی دفاع لە خۆیان هەیە بەرامبەر بە کردەوە تروریستیەکانی کۆماری ئیسلامی لە هەرێم. بەڵام کۆماری ئیسلامی نیگەرانی تەئسیر و کاریگەری سیاسی ئەم هێزانەیە و بە نیازە لە هەمان کاتدا کە دەتوانێت گوشارەکان لەسەر هەرێم ڕاگرێ ئەم کاریگەریە بەرتەس کاتەوە. بەڵێ پێم وە بێ سیاسەتی کۆمەڵە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕوونە. هەروەک پێشتر باسمان کرد جگەل لە بۆچوونی خۆمان لەمەڕ هەلومەرجی کوردستان و خەبات و جەماوەری و جێگاو شوێنی هەڵسوڕانی چەکدارانە لە هەمان کاتدا سیاستمان وایە کە ڕاگررتنی هێزی پێشمەرگە نابێ قورسایی بخاتە سەرشانی حکوومەتی هەرێم و خەڵکی کوردستان. بەواتایەکی تر ئێمە نابێ کارێکی وا بکەین کە خەڵکی هەرێمی کوردستان بە بۆنەی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە تووشی گیر و گرفت و زیان بن. ئەلبەت تا ئێستاش هەروامان کردووە. ئەویش دەزانین کە خەڵکی وشیاری کوردستانی عێراق هەمیشە پاڵپشتی هێزە سیاسیەکان بوون، چون لە ڕاستیدا ئەم پەیوەند و ئێرتباتە ڕیشەی لە هاوچارە نووسی مێژووی هەیە کە کۆماری ئیسلامی و دەوڵەتانی داگیرکەری تر پێی قەڵسن. بە هەمووی ئەمانەوە ڕاگررتنی هێزی پێشمەرگی کۆمەڵان نابێت لەسەر حیسابی خەڵکی هەرێمی کوردستان بێ و قورسایی بخاتە سەرشانیەوان. چی لە هێزی پێشمەرگە دەکەین و جێگاو شوێنی کوێ دەبێ و چۆن دەیپارێزین ئەمە ئەرکی خۆمانە و دیارە ڕێبەری کۆمەڵە حتمما بەرنامەی بۆ هەیە. بەڵێ ئەمین دوای ئەم قسانە کە بە بڕوای منیش زۆر ڕۆن و ئاشکرایە چی دەبێت؟ زۆر بەوردی و دیاریکراوی نازانم، بەڵام نابێ ئەوە نەزانین کە کۆماری ئیسلامی درێژە بە گوشارەکانی ئەدات، درێژە بە تەداخلی لە عێراق و هەرێم ئەدات، درێژە بە کردەوە تێرۆریستەکانی لە هەرێم ئەدات و درێژە بە شەڕی ڕەوانی دژی خەڵکی ایران و کوردستانیش ئەدات. ئێمەش وتومانە و هەرواشمان کردووە کە لە هەرێمی کوردستان چالاکی نظامی ناکەین و ئوردوگامان غەیرە نظامیە. بەڵام گوڵناز دەبێت زۆر بەڕوونی و ئاشکرا ئەم ڕاستیە دووپات بکەینەوە. کۆمەڵە هەر ئەو ژمارە پێشمەرگە و کادر و ئەندامانە نین کە لە دەروی وڵات جێگیر بوون و چالاکی سیاسی دەکەن. کۆمەڵە بزوتنەوەی مافخوازانەی کوردستانە، بزوتنەوەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە بۆ دابینکردنی ژیانێکی ئینسانی، بزوتنەوەی ژنان بۆ کۆتایی هێنان بەبێ مافی و هەڵاوەردنە، بزوتنەوەی مامۆستایانە، خوێندکاران و لاوانە بۆ گەیشتن بە دنیایەکی پڕ لە هیوا و سەربەستی، بزوتنەوەی چالاکوانی ژینگە و هەروەها چالاکوانانی ئەدەبی و هونەریە بۆ وەلانانی کۆنەپەرستی و جێخستنی فەرهەنگی پێشڕە و ئینسانی لە کۆمەلگا. کەوابوو خەیاڵی کۆماری ئیسلامی بەڕاستی خاوە کە پێی وایە بە هاویشتنی چەند درۆن و موشک دەتوانێت ئەم بزوتنەوەیە کەس بکات. هەروەها بە ئەوەش بڵین کە دیارە دژمنمان هارە، بەڵام ئەم هەڕەشە و گوڕەشانە و ئەم شەڕەکە دژی خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کوردستان بە تایبەتی خستوێتە ڕێ نیشانەی بەهێزبوونی نییە. بابەتەکە زۆر ڕوونە. کۆماری ئیسلامی
کە خۆی بەهێزی یەکەم لە ناوچەکە دەزانێت ئەم هەموو لەشکەرکێشیە بۆ کوردستان بۆ چییە؟ دیارە دەترسێ، بەڵام ترسەکە ترسەکە کە هات ژیر و هاوار دادەشارێتەوە. دیارە لە گەماڕۆی قەیرانی سیاسی و ئابووری و کۆمەڵاتیدا پەلەقاژە دەکات. بۆ دەربازبوون لەم قەیرانانە ڕێگای لە پەلەقاژەکردن بە هێزی سەرکوتگەری دۆزیوەتەوە. بۆیە دەستەوەشێنێ، کارێکی تر ناتوانێت بکات. دەگرێ، دەکوژێ و هەر ڕۆژە نمایشی نظامی وەڕێ دەخات و موشەکەکانی دێنێتە سەر شەقەم. بەڕاستی دەسەڵاتێک کە باوەڕ بەخۆی بێ کاری وا دەکات. دیارە دەبێ وریابین، دیارە دەبێ ڕێگایەک بۆ درێژەی ئەرکەکانمان دەست نیشان بکەین کە زەرەری کەمتر بێ. بەڵام ئاخر چی؟ چۆن؟ و ئەوە ئێمە و خەڵکی ئێران و کوردستانی کە دەبێت جوابی ئەوە بدەینەوە. تەکلیف ڕوونە ئەم دەسەڵاتە نامۆیە لەگەڵ ژیان و گوزەرانی خەڵک نامۆیە، لەگەڵ مافی سەرەتایەکانی خەڵک نامۆیە، لەگەڵ هەر شتێک کە بوونی ئینسانیەت بدات کەوابوو دەبێ بڕوات. ئەوەی کۆماری ئیسلامی دەبێت بیرلەوە بکاتەوە کە ئاخرەکەی چی؟ تاکەی سەرکوت چەندە دەتوانێت بیگرێ و بکوژێ، دەبێت بیرلەوە بکاتەوە دەرس لە مێژووی بگرێ کام دەسەڵاتی سەرکوتگەر تا سەر ماوە کە کۆماری ئیسلامی ئەوەی تریان بێت. بە ڤیدیۆیەک ببینین گوڵناس، دواتر دێنەوە بابەتەکانی کەش دەخوێنینەوە بۆ بینەرانی عەزیز. فەرموو. حسر چاو من دباره وک بارانه بوهاره اگه ارمش عشق و علم لسر مداد باره. حسر چاو من دباره وک بارانه بوهاره اگه ارمش عشق و علم لسر مداد باره. مشور نگود باور نکن دشمن وک گوری هاره، مشور نگود باور نکن دشمن وک گوری هاره. دیلان دیلان وی دیلان صبرا دیلان، دیلان دیلان وی دیلان صبرا دیلان، دیلان دیلان وی دیلان صبرا دیلان، دیلان دیلان وقت دیلان صبرا دیلان. چند سالم بن دستانه منه چی و نواره، مجور نکود باور نکن دشمن وک گوری هاره. گرک ایدی ام بزنن کس مره نابیتیاره. اب چند سالم بن دستانه منه چی و نواره، مجور نکود باور نکن دشمن وک گوری هاره. گرک ایدی ام بزنن کس مره نابیتیاره. دیلان دیلان وی دیلان صبرا دیلان، دیلان دیلان وی دیلان صبرا دیلان، دیلان دیلان وی دیلان صبرا دیلان، دیلان دیلان وقت دیلان صبرا دیلان. ئەمیر لەم ڕۆژانەی دواییدا هاوکار لەگەڵ گوشارەکانی کۆماری ئیسلامی ڕاگەیاندنەیەک لەلایەن کاناڵی ڕوودا و میدیای کوردستان عێراق بڵاو بووتەوە کە کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێکەوتوێتەوە. ڕوودا و ڕایگەیاند بوو کە گروپە چەکدارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەکران. زۆر کەس ڕخنەیان لەم ڕاگەیاندنە گرت کە بۆچی حیزبە سیاسیەکان بە گروپ ناو ئەوات و بۆچی پێشمەرگەکانی ڕۆژهەڵات بە چەکدار ناو بردووە. هەر لەم ڕابطەدا کاک ئاوات لە وتارێکدا تیشکی خسۆتە سەر ئەم ڕاگەیاندنە کە کورتکراوەیەکی ئەم نووسراوە لێرە دەخوێنینەوە. کاک ئاوات لە بەشێک لە نووسراوەکەیدا دەڵێ هاوڕێیان گرینگە مرۆڤ هەر کارێک دەکات ڕەچاوی هەبوونی ویژدانی زیندوو بەرگری لە ڕاستی و مرۆڤایەتی بکات، چونکە دواتر ئەو جۆرە کارەی کە دەیکات دەچێتە ناو کۆمەڵگاوە.
بواری ڕاگەیاندنیش بە هەر جۆرێک بێت کاریگەری خۆی دروست دەکات بۆ سەر کۆمەلگا و داهاتوەکەی. ئەبێت ئەوەیش بزانین سەرکەوتن و بەرخودانی سەرهەڵدانی شۆڕژگەڕانە و شۆڕژی ژینا بەرپرسانی دەسەڵاتی فاشیزمی ئێرانی تووشی شپرزەی و سەر لێ شێوایی کردووە و چونکە بە جۆرێک ئەم تێکۆشانە جەماوەریە گەشە دەکات لا یەکگرتووی و هاوپشتی لە هەنگاوەکانی داهاتوویدا تەواوی دەسەڵاتی ئەم ڕژیمە فاشیزمە ئیسلامیە لە ئێران ڕادەماڵێت. هەر بۆیە دەستی بە ئەنجامدانی هێرش و پەلامەردانی سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کرا. پێی وایە بەم هێرشانە دەتوانێت فشارە جەماوەریە چینایەتیەکانی ناوخۆیێران لەسەر حکوومەت و دەسەڵاتەکەی کەم کاتەوە و نەهێڵێت، بەڵام هەرگیز ئەوە ڕوونادات. بە پێچەوانەکەی ڕوودەدات ئەویش لە ناوبردننی ئەم دەسەڵاتە و ستەمە دژە ئینسانیەکەی خۆیەتی. بڵێ ئەگەر هەر مرۆڤێک نەک کوردزمان بەڵکو و خەڵکی فەڕەنسا و بریتانیا و هەر وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریقاش بدوێنێ و دەزانێت بە درێژایی تەمەنی دەسەڵاتی فاشیزمی ئیسلامی ئێران خەڵکی لە سێدارەداوە و چەوساندوتەوە و بێمافی کردووە، هەموو جۆرە ئازادیەکی ئینسانی ڕەت کردوتەوە. بۆیە حیزبەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بوونە ئۆپۆزیسیۆن و چەکی پێشمەرگایەتیان خستۆتە سەرشان بۆ دژایەتیکردنی ملهۆڕیەکانی دەسەڵاتی فاشیزم. کاگاوات لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەپرسێ بۆچی بەشێک لە ڕاگەیاندنەکان دیقەت ناکەن لە بڵاوکراوەکانیان. ئەم جۆرە ڕاگەیاندنانە ناتوانن سەر بەخۆیانە لە ڕاگەیاندن وەشان و بابەتەکانیان بڵاوکەنەوە، کەوایە دەبێت ڕاشکاوانە و ڕاستگویانە ئەو بڵێن کە لە ئێستادا لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەوڵ ئەدرێت کاریگەری بە هێزی فەرهەنگی دەسەڵاتی فاشیزم لە بواری ڕاگەیاندن و بەشەکانی سەربازی و پەروەردەیی و کولتوری تا ڕادەیەک بەسەر کۆمەلگای باشووری کوردستانەوە تەشەنە بسێنێت کە ئەمەش ئەگەر وریای نەبێت زیاتر کۆمەلگای باشووری کوردستان بەرەو لێکترازان و تێکشکاندنی ئیرادەی مرۆڤایەتی و ئازادی خوازی دەبات کە دواتر زیاتر تاکەکانی کۆمەلگا ڕاپێچی ملکەچبوون و یاساکان و سیستمی دژە ئینسانی و کۆنەخوازی فاشیزم دەکات. هەر بەهۆی جێبەجێکردنی پلانەکانی دژە ئینسانی کۆماری ئیسلامی ئێرانەوەیە کە بەردەوام نائارامی تۆپبارانکردنی باشووری کوردستان و تێرۆر درێژەی هەیە و هەروەها دەوڵەتی تورکێش پلانە دژە ئینسانیەکانی لە هێرش و بۆمبارانکردن و تێرۆرکردن لە باشووری کوردستان ئازادانە جێبەجێ دەکات لە دژی ئۆپۆزیسیۆنەکانی. ئەم جۆرە هەنگاوانە وا لە دەوڵەتی عێراق دەکات زیاتر فشار بخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاسانتر هێزی سەربازی خۆی بنێرێتەوە بۆ سەرجەم ناوچە و شارە و سنوورەکانی. ئەمەش واتە زیاتر بچووکردنەوەی هێمنە و جۆرە ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان دێت کە دوجار بەرەونەمانی کۆتایی دەسەڵاتی ئیدارەیی حکوومەتی هەرێم دەچێت. هەر بۆیە پێویستە تەواوی خەڵکی باشووری کوردستان و سەرجەم ئازادی خواز و یەکسانی خواز و مرۆڤ دۆستانی باشووری کوردستان و تەواوی ناوچەکە بە پێچەوانەی سیاست و فەرهەنگی ئەم تێکۆشانی هاوپشتی و یەکگرتوانەی خۆیان بۆ پشتیوانی و هاودەنگی و هاوکاری سەرهەڵدانی شۆڕشگێڕانەی خەڵکی ئازادی خواز و یەکسانی خوازی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجام بدەن. ئەبێت ئەو بزانین هەر جۆرە سەرکەوتنێکی ئەم تێکۆشانە جەماوەری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەنگاوی کرداریە بۆ کردنەوەی دەرگای هێنانەدی کۆمەڵگایەکی نێو باشتر لە ناوچەکەدا بە ڕووخان و نەمانی دەسەڵاتی فاشیزمی ئیسلامی ئێران نەک ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان بەرەو کرانەوەی کۆمەلگا و هێنانەدی ژیانێکی باشتر و مەدەنی لە ڕووی هێنانە ماف و ئازادیەکان و نەمانی جیاوازی چینایەتیە. نەفرەت لە ملهۆڕی و کردەوە دژە ئینسانیەکانی فاشیزم و بڕوخێ دەسەڵاتی فاشیزمی ئیسلامی ئێران بژی تێکۆشانی حەقخوازانە و ئازادی خواز و یەکسان خوازانەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. سپاس بۆ کاگ ئاوات کە کورتکراوەی نووسراوەکەی لێرەدا خوێندرایەوە. ویدیۆیەک بینن دێنەوە خزمەتە. ئەمی ڕۆژی شەمەی ڕابردوو یەکی ڕەزبەر ساڵی نوێی خوێندن لە ئێران بە فەرمی دەستی پێکرد. بەڵام ساڵی نوێی خوێندن بۆ زانکۆکان لە 3 ڕەزبەرەوە دەستی پێکرد. لەم ڕۆژانەدا زیاتر لە 16 میلیۆن خوێندکاری منداڵ و تازەلا و زیاتر لە 4 میلیۆن دانیژوو لەگەڵ نزیکەی 2 میلیۆن معلم و هەزاران مامۆستای زانکۆ دەست بە ساڵی نوێی خوێندن دەکەن. ئامارەکان دەری دەخەن کە زیاتر لە 3 میلیۆن خوێندکار بەهۆی هەژاری بنەماڵەکانیانەوە وازیان لە خوێندن هێناوە
بەرگرانەوەی قوتابخانەکان و حزوری سەر لە نوێ قوتابیان و خوێندکاران لە قوتابخانەکاندا جۆش و خرۆشێکی نوێ بە کەشوهەوای شارەکان بەخشیوە. بەڵام لەم شادی و خۆشیەدا بێبەشبوونی میلیۆنان منداڵ و تازە لاو لە چوون بۆ قوتابخانە هەموو ویژدانێکی بە ئاگا ئازار دەدات. ئەمانە منداڵانی کار و سەرشەقامن کە بەشێکن لەو دانیشتوانەی کە شایستەی خوێندن و لە چوون بۆ قوتابخانەکان بێبەش دەبن. هەروەها پێویستە منداڵانی کۆچبەری ئەفغانیش بە ژمارەی منداڵانی بێبەش لە خوێندن زیاد بکرێت. ساڵی نوێی خوێندن لە دۆخێکدا دەست پێ دەکات کە نزیکەی ساڵێک بەسەر دەستپێکی ڕاپەڕینی شۆڕژگەڕانی ژینە بە دروشمی ژن ژیان ئازادی تێدەپەڕێ. شۆڕشێکە خوێندکاران و معلمان و دانیشتویان و مامۆسایانی زانکۆ ڕۆڵێکی بەرچاویان لە پێشخستنیا هەبووە. لەم یەک ساڵەدا شوێنە پەروەردەیەکان ناوەندی پرجۆش و خرۆشی ئەم بزوتنەوە سەراسەریە بوون و خوێندکارانی خەباتکار و دانیشتویانی پێشڕەو گەلێک ئەزمموی بە نرخیان بەدەستهێناوە کە بێگومان دەبێتە تۆی ڕێگای خەباتی داهاتوو. بڵێ با بزانین کۆماری ئیسلامی چۆن بەرەو پیری ساڵی تازەی خوێندن چووە. بە پشتبەستن بە ئاماری تۆمارکراو لە ناوەندی ئامار و بەڵگەنامەکانی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لە سەرەتای ساڵی 2023ەوە واتە کەمتر لە 9 مانگ 246 ڕۆژ لانی کەم 110 منداڵ و قوتابی و 43 مامۆستای قوتابخانە لەسەر تاسەری ئێراندا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون و 17 مامۆستا و 5 قوتابیش سزای بەندکردن و لێدانی قامچی بەسەریاندا سەپێنراوە. لە ئەنجامی لێکۆڵینەوەکانی هەنگاو ئەو بەڵگانەی کە لەبەردەستایە لانی کەم 110 قوتابی کە ناسنامەیان بۆ هەنگاو ئاشکرا بووە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات و ئیتلاعاتی سوپاوە لە ئێراندا دەست بەسەر کراون. لە کۆی ئەو 110 منداڵ و مێر منداڵە دەست بەسەر کراوانەدا 47 کەسیان کورد و 47 کەسیان بەلوچ بوون کە دەکاتە زیاتر لە 85% دەست بەسەرکراوەکان لە ئێراندا. 16 منداڵ و مێر منداڵە دەست بەسەرکراوەکانی دیکە خەڵکی ناوچەکانی دیکەی ئێرانن کە بە دەست بەسەرکرانی 6 منداڵ لە کەرەج زۆرترین ڕێژەی دەست بەسەرکرانی تێدا تۆمارکراوە. لە نێو دەست بەسەرکراواندا 16 کەسیان کچوونەوە و 4 کەسی دیکەیان کوڕ بوون کە هەمویان تەمەنیان خوار 18 ساڵە و وەک منداڵ هەژمار دەکرێن. هەروەها 12 کەس لەم منداڵانە ئەندامی بنەماڵە دادخوازەکانن کە ئەندامێکی بنەماڵەکەیان لە ڕەوتی بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا لەدەستاوە. بەپێی ئەم لێکۆڵینەوەوانە لانی کەم 47 مامۆستا لە شارەکانی ئێراندا دەست بەسەر کراون کە لەو ژمارەیە 26 واتە 55 لە سەدیان کورد بوون و لە شارەکانی کوردستاندا مامۆستا بوون. لە کۆی 47 مامۆستای دەست بەسەرکراو 6 کەسیان ژن و 41 کەسیان پیا بوون. لە ماوەی ئەم 9 مانگەدا لانی کەم 5 منداڵ و مێر منداڵی خوار تەمەن 18 ساڵ لەلایەن دەستگای دادوەری کۆماری ئیسلامی ئێرانەوە سەرجەم سزای 9 ساڵ و 5 مانگ بەندکران و 148 قامچیان بەسەردا سەپێنراوە. ئەم 5 منداڵە خەڵکی شارەکانی کوردستانن. بە پشتبەستن بە ئامارەکانی هەنگاو لەم ماوەیەدا لانی کەم 17 مامۆستا لەلایەن دەستگای دادوەریەوە سەرجەم سزای 61 ساڵ و 11 مانگ و 17 ڕۆژ بەندکران و هەروەها 2 کەسیان سەرەڕای سزای بەندکردن سەرجەم 140 قامچیان بەسەردا سەپێنراوە. ئەمیر بەڵێ بەم جۆرەی یانێ بە سەرکوتکردن بۆ بێدەنگکردن و ترساندن و تۆقااندن کۆماری ئیسلامی بەرەوپیری ساڵی تازەی خوێندن چووە. ئایا دەبێت چاوەڕوانیەکی تر لە دەسەڵاتی خۆی خۆ سەپێنەر و دژ بە هەموو بەها ئینسانیەکان بەدی بکرێت؟ که سرباز این خاک و آبادیم مرا مادر
گوڵناس هەفتەی ڕابردوو بەیاننامەی هاوبەشی چالاکانی سندیکای زانکۆکانی وڵات بە بۆنەی کردنەوەی زانکۆکان لەژێر ناوی ئێمە دەگەڕێینەوە بڵاوبۆتەوە کە تێیدا هاتووە لە ساڵی ڕابردوودا ئێمەی خوێندکار لەگەڵ چین و توێژەکانی تری خەڵک لە سەرانسەری ئێران دەنگی خۆمان لە دژی ستەم و ستەمکاری لە زانکۆکان بەرز کردەوە. پەیمانی بەرخۆدانمان لەگەڵ هەواڵانمان لە شەقام بەست. ئەگەرچی نرخی ئەم بەرخۆدانە زۆر بوو، بەڵام دەستکەوتەکانی هەمیشەی بوون. ئێمە دەستگیر کراین، دەرکراین و هەڕەشەمان لێکرا، بەڵام دوای تێپەڕبوونی ساڵێک گەیشتوینەتە ئاستێک کە پێمان وایە هەنگاومان ناوە بۆ ڕێبازێکی نەگەڕاوە کە ئەمە بۆتە زانیاری باو لای ئێمە. ئەمیر هەروەها لەم بەیاننامەیەدا هاتووە ئێستا ڕەنگە زیاتر لە جاران لە سەرەتای دامەزراندنیەوە دەسەڵاتی کۆماری ئیسلامی پابەند بە کوشتنی زانکۆ، دوورخستنەوەی خوێندکار و پرۆفسۆرەکانی زانکۆ، بربەست دروستکردن لەسەر ڕێکخراوەکان و سنووردارکردنی بوارە چالاکەکان، جیاکردنەوە و بێبەشکردنی خوێندکاران و زۆر شتی تر بێ. بەڵام ئەم برینانە بەر بە ئیدامەی ڕێگان ناگرێت، چونکە ئەزمموی یەک لە دوای یەک لە ساڵی ڕابردوودا ئێمەی گەیاندووەتە قۆناغێکی نوێی چالاکی و بەرخۆدان بۆ گەیشتنی ئایدیالەکانمان کە سەرکوتگەرانی حکوومەت ناتوانن چارەی بکەن. ئێمە کۆمەڵێک لە چالاکانی سندیکای زانکۆکانی وڵات بەشێک لەم هەڵوێستە درێژخایەنانەی خوێندکاران لە دژی ستەم لە زنجیرەی راپۆرتی بزوتنەوەدا کۆ کردوێتەوە بۆ ئەوەی کردمان و ئەوەی بەسەرمان هاتووە لەبیر بمێنێ. لە بەشێکی تری ئەم بەیاننامەیەدا هاتووە ناسنامەی خوێندکاری بە واتای وەستانەوە لە دژی نادادپەروەریەکان و هەوڵدانە بۆ گەیشتن بە داواکاریەکان و پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ هوشیاری دەستە جەمعی لە کۆمەلگاکەیە. ئێمە ئێستا دوای ئەم ئەزمونانە سەیری پێشەوە دەکەین. لە کاتێکدا ئێمە لە دەستپێکی ساڵینەی خوێندنداین ڕوبەڕووی پرسیاری جددی و بنیاتنەر دەبینەوە. کاتیەوە هاتووە زانکۆ وەک بوارێک بۆ بنیاتنانی داهاتوو و شەڕکردن بۆ بەدەستهێنانی ژیانێک لەگەڵ ئازادی و سربەستی پێناسە بکرێتەوە. ئەمڕۆ ئەم بۆچوونە بەهێزە و لەناو بزوتنەوەی خوێندکاریدا نەریت و ئەدەبێکی بنیاتنەوە. ئەدەبێت کە دڕکێکە لە چاوی ستەمکاریدا و ئاگرێکی ڕۆشنکەرەوەیە بۆ ئەو ڕێگایی کە بەرەو سبەینێ گرتومانەتە بەرد. ڤیدیۆیەک ببینن دێنەوە خزمەتە. لەگەڵ نزیکبوونەوەی وادەی کرانەوەی قوتابخانەکان لە ئێران پرسی گرانبوونی پێداویستیەکانی خوێندن بووە بە باسی ڕۆژ، چونکە داهاتی مامناوەندی مانگانەی خێزانێک 8 ملیۆنە کەچی هەزینەی هەر منداڵێک 6 ملیۆنە. بە پێی راپۆرتێکی ماڵپەڕی تەجارەت نیوزی ئێرانی کە ڕۆژی چوارشەمە 20 سپتامبری 2023 بڵاوی کردوێتەوە،
نرخی کەرەستەکانی خوێندن 50% زیادی کردووە. ئەمەش بارگرانی زۆر دروست ئەکات بۆ زۆربەی خێزانەکانی وڵاتەکە. بەپێی ئەو ڕاپرسیەی ماڵپەڕەکە کردوێتی 53% قوتابیەکانی پارێزگای تاران بەپێ ئەچن بۆ قوتابخانە لەبەر ئەوەی هەزینەی هاتوچۆ زیاتر لە 50% لە چاو ساڵی پێشوو زیادی کردووە. لەم ڕاپرسیەدا قەڵەم و کاغەز و کەرەستەکانی خوێندن بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو 50% گرانتر بوون و ئەم گرانبوونی هەزینەی خوێندنە وا ئەکات مناڵان لە خوێندن داببڕن بە تایبەتی مناڵانی خێزانە هەژار و کەم داهاتەکان. ئەمیر لەسەر گرانی نرخەکان ماڵپەڕی دیدبانی ئێران لە راپۆرتێکدا چەند خێزانێکی ئێرانی دواندووە و دایکێک بەم جۆرە باز لە خەرجی کەرەستەکانی قوتابخانەی منداڵەکەی دەکات. 1 ملیۆن تمان 20 دلار واتە دانابوو بۆ کڕینی کەرەستەکانی خوێندنی کچەکەم. توانیم بایی 800,000 تمان واتە 16 دلار دەفتەر و 200,000 تمان 4 دلار جەف بکڕم. کچەکەم ئەمساڵ پێویستی بە جانتا و پێڵاوی نوێ نەبوو. ئەگینا نەمدەزانی چی بکەم و چۆن بۆی بکڕم. بەپێی راپۆرتەکەی دیدبانی ئێران بۆ ئەوەی سەرجەم پێداویستیەکانی خوێندنی منداڵێک ئامادە بکرێت هەر لە پێڵاوی نوێ جانتا و دەفتەر و قەڵەم و جاف و شتە پێویستیەکانەوە بگرە تا کتێبی خوێندن خێزانێک زیاتر لە 6 ملیۆن تمان 120 دلار پێویستە لە کاتێکدا موچەی ماگانەی کرێکارێک نزیکەی لە 7 بۆ 8 ملیۆن تمەنە واتە 140 بۆ 160 دلار. بەپێی ئەم راپۆرتە لە 17,000 قوتابی لە پارێزگای کۆکیلویە بۆی ڕەحمەت نزیکەی 3700 قوتابی توانایی کرێنی کتاب و دەفتەر و جانتا و پێداویستیەکانی تری خوێندنیان نییە و زۆربەیان واز لە خوێندن دەهێنن. بەپێی هەواڵی ماڵپەڕی ئیلنا هەژاری و گرانی پێداویستیەکانی خوێندن تەنگی بە بنەماڵەکان هەڵچینیوە و بەشێکی زۆر لە بنەماڵەکان مناڵەکانیان نانێرن بۆ خوێندن. ماڵپەڕەکە دەڵێت زیاتر لە 911,000 منداڵ لە ئێران لە خوێندن دابڕاون. بەڵام ماڵپەڕی وەزارەتی پەروەردەی ئێران باز لەوە ئەکات نزیکەی ملیۆنێک منداڵ بە هۆکاری هەژاری و هۆکارەکانی تر لە خوێندن دابڕاون. گوڵناس هاوڕێکی بەرنامەکەمان بە ناوی مەحناس نامێکی لەسەر پرۆژەی یاسای بەناو حیجاب و عفاف بۆ نردوین کە لە پەرلەمانی ئێلام پەسەند کراو بۆ ئەوەی دوای بڕیاری شۆڕای نیگابان بخرێتە بواری جێبەجێکردنی بۆ ماوەی 3 ساڵ. مەحناس دەڵێ ئەم پرۆژەیە لەسەر سیستمی پیاو سالاری بە سەرۆکایەتی عەلی خامنەی هاتوۆتە ئاراوە و دامەزراوە جۆرا و جۆرەکان بڕیاریان پێدراوە حیجابی ئیجباری بگەڕێنەوە. بەم جۆرە مافە کۆمەڵایەتیەکان لە ژنان کە نان هەوێ حیجاب بگەڕێنەوە زەوت بکەن. هەروەها لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی ئەم یاسایە دوو ئامانجی تایبەتی هەیە. یەکەم ئاماژەدان بەوەی کە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی ژنێک کە ئەم یاسا کۆنەپەرستانەیە قبول ناکات لێی جیایە و هەر بۆیە ئیجازە بە خۆیان ئەدەن کە مافی سەرەتایی ژنان بۆ هەڵبژاردننی ڕۆپۆش و بە تاوان لە قەڵم بدەن و گۆشەگیریان بکەن. بێبەشیان بکەن لە کار و خزمەتگوزاریە گشتیەکان و سەرچاوە ئابوووریەکان. دوو هەمیان پێدانی ئیمتیازاتی ئابووری فراوان بەو ژن و پیاوانەی کە سیستمی پیاوسالاری ئیسلامی تەبلیغ دەکەن و پەیڕەوی دەکەن تا بەم جۆرە لەلایەکەوە تەفرقە و جیاوازی بخاتە نێو خەڵک و بنەماڵە و بەڕێوەچوونی یاسای کۆنەپەرستانە لە ڕێگای دەستگای سەرکوتی خۆی ئاسان کاتەوە. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی بۆ مافەکانی مرۆڤ ڕۆژی پێنجشەممە 30 شاریوەر لە بەیاننامەیەکدا پەسەندکردنی پرۆژە یاسای پاکی و حیجاب لە پەرلەمانی ئیسلامی بە چڕکردنەوەی هەڵاواردنی جنسی و پێشێلکاری ڕقاوی لە مافی ژنان و کچانی لە ئێران ناوبێت. ئەمیر مەحناز لە بەشێکی تری نامەکەیدا دەنووسێت جالبە بزانین کە لەم پرۆژەیەدا فەراجە چاک و ئۆرگان نییە کە پێویستە کامێرە لە هەموو شوێنێکدا دابنێت بۆ ناسینەوەی ڕوخسار و ناسنامەری ژنان یان شوێنەواری مۆبایلی ژنان یان شوێنی دیجیتاڵی ژنان بگرێت. جگە لە فەراجە داوا لە بەڕێوەبەران و بەرپرسانی باڵای کۆمپانیا و دامەزراوەکانی گواستنەوەی وشکانی ئاسمانی دەریایی و شەمەندەفەر کراوە چاودێری خۆیان تیار بکەن بۆ ناسینەوەی ژنانی بێحجاب. هەروەها پێویستە هەموو بەرپرسی پێشکەشکردنی خزمەتگوزاری بانکە ناحکومیەکان یان کۆمپانیەکانی
گواستنەوە یا فروشگاکان و خاوەن پیشە و کاروبارەکان و بەرپرسانی ناوچەکانی شارۆچکە و کوملیسیەکان کامێرای خۆیان نوێ بکەنەوە وێنەی ئەو کامێرانەی هەرچیەک بێت ڕادستی پۆلیسی بکەن. بەم جۆرە کۆماری ئیسلامی خەتێکی سوور بەسەر ژیانی تاکە کەسی دەکێشێ و هەر کەسێ بۆی هەیە هەر کات و لە هەر شوێنێک حەریمی شخصی کەسانی تر لە ڕێگای ئەم یاساوەوە ببەزێنێت. بەڵێ مەحناس هەروەها نووسیوێتی یاسا پەسەندکراوەکە بربەستێکی گەورەی بەناوی پابەندبوونی کردداری بە پۆشینی حجاب لە بەردەم دامەزراندن و چالاکی کۆمەڵایەتی ژنان لە هەموو شوێنێک دروست کردووە. هەموو ژنێک بەبێ گوێدانە بڕوانامەی ئاکادیمی و لێهاتووی و تواناکانی بەپێی ئەوەی چەندە و چۆن جەستە و قژیدا دەپۆشێت هەڵدەبژێردرێت و دەتوانێت کار بکات. بەپێی راپۆرتە فەرمیەکان ژنان لە ئێران بەهۆی هەڵاواردنی ڕەگەزیەوە پشکێکی کەمیان لە بازاری کاردا هەیە و هەلومەرجیان بازارە مەیلی پراوێز قستنیانی ژنانی هەیە نەک ڕاکێشانیان بۆ کار و بەشداری لە کۆمەلگادا. بە ئیجراکردنی ئەم پرۆژە یاسایە لەوەشکە هەیە خراپتر دەبێت. بەو پێی کە زۆر جار شەڕی هەموو ژنێک بۆ حجابی اختیاری لە ماڵەوە دەست پێ دەکات گوڵناس جێبەجێکردنی ئەم یاسایە وەک جۆرێک لە توندوتیژی بەرنامە بۆ داڕێژراوی سیاسی فشاری کۆمەڵایەتی و خێزانی لەسەر کچان و ژنان زیاد دەکات. بە تایبەت لەو ماڵ و شار و گوندانەدا کە لابردنی حجاب لێکەوتەی جددی لەسەر جەستە و دەرونی ژنان دەبێت یان لەوانەیە بەداخەوە گیانیان بە فیڕۆ بدات. ئەو بۆچوونەی پیا و سالاریە کە ساڵانێکە لە زۆرێک لە ماڵەکاندا لە منداڵیەوە تا تەمەنی پیری حکمی ژنان دەکات کە دەبێت حیجاب لەبەر بکەیت و خۆت داپۆشیت بۆ شەرەفی پیاوان و خێزان. ئێستا ئەم کولتورە بە شێوەی یاسا دەرهاتووە و هەموو شوێنێکە و لە هەموو شوێنێکدا لەسەر ژنان چ لە ماڵ بێ یان مەدرسە یان شوێنی کاری یان ناو کۆمەلگا قورسایی ئەکات. ڕاستیدا توندوتیژی خێزانی دژی ژنان بە بیانووی حجاب گۆڕاوە بۆ توندوتیژی دەوڵەتی. سزای زیدانیکردن بەهۆی بێحجابی گرتن، بێحورمەتیکردن، لێدان و دەستدرێژی سێکسی لە کاتی دەست بەسەرکردندا ئێستا گۆڕاوە بۆ سزای توندی یاسایی وەک زەوتکردنی مافی کۆمەڵایەتی و هاوڵاتی بوون. چونکە سیستمی ئیسلامی دەیەوێت ژنان لە مافە سەرەتایەکانی خۆیان دوور بخاتەوە ئەگەر بتوانێت ئەم کارە بکات ڕێگا هەموار دەبێت بۆ سەپاندنی بێمافی بەسەر گشت کۆمەلگادا. سپاس بۆ مەهناسخانم بۆ نامەکەی لە ماوەی شۆڕشی ژیناکە ژنان و کچانی بوێری ئێران و کوردستان پێشەنگی بوون دژایەتی لەگەڵ یاسا و ڕێسای کۆن و دواکەوتوانەی دژەژن بوو بە باوەڕێکی گشتی. بە دڵنیاییەوە ئەبێ ئەوە بێژین کە پاشەکشەی جددی بۆ کولتوری پیا و سالاری کراوە جێگاوشێنی موقعیەتی ژنان لە نێو ماڵ و نەوە کۆمەلگادا فەرقی کرد. دژایەتی لەگەڵ حجابی زۆرم لێ وەکو سمبولی کۆیلەتی ژنان ڕووخاو و لە ڕاستیدا بوو بەهۆی ئەوەی کە یەکێک لە بنەما سەرەکیەکانی حکوومەتی ئاینی بۆ سەپاندنی دەسەڵاتی دژە ئینسانی خۆی بڕخێ. جایسا هەروەکو مەهنازی ئاماژەی پێدا حکوومەت تێدەکۆشێ بە زەبری یاسا و تێوەگلانی بەشی زۆری خەڵک هەڵسێتەوە و ئەم دیوارە ڕووخاوە سەر پێ بکاتەوە. ئەوە چەندین مانگە سەرقاڵی ئەم پرۆژە یاسایەیە. مشکل ئەوە نییە کە ئەم یاسا چەندە زیادە و کەمە. مشکل کۆماری ئیسلامی ئەوەیە تازە بە هیچ یاسایەک ناتوانێت ئەم دیوارە ڕووخاوە سەر پێ بکاتەوە. ژنان و کشانی بوێر هاوشان لەگەڵ کوڕان و پیاوانی ئازادی خواست ئەم جۆرە یاسایانە بۆ گەڕانەوە بەرەو دووە بایەخێکی بۆ دانانن و پێداگیری ئەکەن لەسەر شعاری سەرەکی شۆڕشەکەیان واتە ژن ژیان ئازادی. Jiyan ba fere, jiyan ba
دوا جیهان جنه بجن جیان تنه جن درمانه مرنه تو جیان جنه دوا جیهان جنه بجن جیان تنه جن درمانه بجن جیان دمینتنه نوتن گزاره درد هزاره نوتن گزاره درد هزاره تو جیان جنه دوا جیهان جنه بجن جیان تنه جن درمانه مردنه جن koklarına gerdune jin raperina hebune alfabeya her zamane jin vejeya jiyane to vejiyane jinne tava cihane jinne bejin jiyan tünne jin dermane merene ئەمیر لە چەند ڕۆژی ڕابردوودا هەواڵێکی ناخۆش بەدەستمان گەیشتووە کە باز لەوە دەکا لە ئێوارەی ڕۆژی دووشەمەوە ڕێکەوتی 3/7/1402 هەتاوی شەڕ و ناکۆکی لە نێوان دوو بنەماڵە لە گوندی ڕەژەوی سەر بە شاری سەلاسی باوەجانی ڕوویدا کە بەداخەوە دوو کەس بە ناوەکانی دیار سەیدی تەمەن 18 ساڵ و حاجی یوسف قەزاوەت تەمەن 6 ساڵ گیانیان لەدەستاوە و قسەش لەوە کرێ کە ژمارەیەکیش بریندار بوون. بەڵێ ئەم شەڕە ئەوەندەی تا ئێستا زانراوە گوڵناس لەسەر ڕووداوێکی کۆم بووە مربوط بەوە بە کوشتنی کەسێکی لایەنگری حیزبی دیموکرات لەلایەن بکوژەکەی کە گویا سەر بە سوپای پاسداران لە شوێنێکی نزیک مەرزی چاڵی کردووە ئایلەکەشی نیانزانیوە دوای ئەم ماوە دوور و درێژە ئەم بابەتە هاتۆتە ڕوو کە کەسی کوژرا و لە فڵان شوێن ناشراوە بنەماڵی ئەم کەسە کوژراوەش وتویانە بزانین قسەی ئەم کەسە ڕاستە چوونەتە ئەو شوێنە و هەڵیان وەشاندوێتەوە زانیویانە کە قسەکە ڕاستە و کەسە کوژراوەکەیان دیتوێتەوە بەم جۆرە ڕق و تووڕەیی ئاوری شەڕێکی قورسی گەرم کردووە ئەو دوو بنەماڵەیە کەوتونەتە گیانی یەک و تا کاتی ناردنی گزارشەکە ئەم ناکۆکی بەردەوامە و لەوە چێت خراپتری لێبێت بەداخەوە هیوادارین ئێستا ئاوێک بەسەر ئەم ئاگرەدا کرابێەوە ناکۆکی کۆتایی پێهات بێت لە گزارەکەش لە گزارشی کە بۆمان داهاتووە ئەڵێ کە لەم شەڕ و پێکدادانەدا نەهێزی ئینتیزامی نەسپا نە هیچ ئۆرگانێکی دەوڵەتی تەداخلیان نەکردووە تەنانەت دوای شەڕەکەش خەڵک بە سلاحەوە
ناو بازارەوە گەشتیان داوە و هەڕەشە لە کوشتنی کەسانی تریش دەکرێت تا ئێستا نەخۆشخانە و بیمارستانەکانیش لە وەرگرتنی بریندارەکان لەبەر زەختی دوای ڕژیم خودداریان کردووە. دیارە وەزعەتێکی زۆر ناخۆشە کە دوو بنەماڵە لەسەر ڕووداوێکی کۆن ئاوا ئاوری ڕق و قین هانیان بدات کە دیسانەوە قوربانی لە یەک بکرێت. لە گزارشەکەدا هاتووە کە تا کاتی ناردنی ئەم هەواڵە هێزەکانی ڕژیم هیچ کارێکیان نەکردووە، ئەوان بە ئەنقەس خۆ دەبوێرن و تەداخل ناکەن تا ئاوری شەڕ بەرز بێتەوە، ژمارەیەکی زیاتر قوربانی لێ بکەوێتەوە و تەفرەقە و جیایی لە نێو ئەو دوو بنەماڵە و هەروەها دۆستان و خزمانیان زۆرتر پەرەبسێنێ. هێزەکانی ڕژیم کە لەسەر دەرکەوتنی دوو تاڵی مووی سەرکچان یان شوعاردانێک یان کۆبوونەوەیەک دەست بەجێ حازر دەبن، بەڵام لە شوێنی وا کە خەڵک لە یەک جیا دەکاتەوە و ئاورو ڕق و قین لە نێوانیاندا زیاد دەکات خۆی تێناگەێنێ. هەر بۆیە ئەمە ئەرکی ئەم خەڵکەیە، ئەرکی ئەم خەڵکە خۆیەتی کە هەرچی زووتر ئاوری ئەم شەڕ و ڕق و قینێدا بمرکێن و ئیجازە نەدەن کە تەشەرە بستێنێ. هەرچی زووتر بە کۆبوونەوەی کەسانی بەرپرس و خەمخۆری ناوخۆیان ڕێگایەکی گونجاو بە هێوەرکردنی بارودۆخەکە بدۆزنەوە و ئەگەر سکاڵایەکی شەیە لە ڕێگای قانونیەوە بەداداچوونی بۆ بکرێت. هەروەک باسیشمان کردی واداری کە تا ئێستا ئەم ئاورە بە تەداخلی هەست بە بەرپرسیارەتی خەڵکەکە دامرکابێتەوە. زۆر بەداخەوە ئاگادارکراینەوە ڕۆژی چوارشەممە 5 ڕەزبەری 1402 هەتاوی دایە حەفسا عەبدیزەڕ خەڵکی ئاوایی دانەی کەمانگەر لە تەمەنی 75 ساڵیدا دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ماڵاوی لە ژیان کرد. دایە حەفسا یەکێک لەو دایکە دڵسۆز و تێکۆشەرانەی کۆمەڵە و شۆڕشی خەڵکی کوردستان بوو کە بە ئێعتباری خۆی و دژی زوڵم و زۆرداربوون قۆڵی هەڵماڵی و بەگشت داگیرکەر و زۆردارداچوو. ئەوینداری ئازادی و یەکسانی ژن و پیا و دڵسۆز و لایەنگری وەفاداری کۆمەڵی کۆمونیست و ڕێبازی سوسیالیستی لە کوردستان بوو. لە سەرەتای شۆڕش و لە ساڵەکانی دەی شەست ماڵەکەی وەک مەقڕی پێشمەرگەی کۆمەڵە لە جنوبی کوردستان و دواتر خەباتکارانی سیاسی بوو. ڕۆژی پێنجشەممە تەرمی ئەم دایکە دڵسۆزە کە خۆشەویستی جەماوەری دڵسۆز و ئەمەگنازی ناوچەکانی ژاوەڕە و کەڵاتەرزان بوو بە بەشداری هەزاران کەس دواماڵاوی لێکراو لە ئاوایی تازەوای کەیخسرە و ئەسپەردەی خاکرا. لەلایەن هەموو ریزەکانی کۆمەڵە و لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵە و ئازیزان و جەماوەری دڵسۆز و بە وەفای کەڵاتەرزان و ژاوەڕۆ و شاریستنە دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی دایە حەفسەی دڵسۆز و خۆشەویست بۆ هەمیشە لە دڵماندا دەمێنێتەوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرەش گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. ماڵەوە.